ئێستا تۆ لەگەڵ خێزانەکەی خۆتان لە پارکێکا ڕاکە لە شوێنێکا ڕاکە کاکە لە مەزرعەکەی خۆتانە باشە لە لادیەکەی خۆتانە هەر براکەی خۆتە لێ سێ ئەو سەرژنانیە ناکەی دەستی ئەم ژنەی گرتووە لە بەیانیەوە نەهاتۆتەوە وانی مەڕۆی هێشتا نانمان نەخواردووە هەروات پێڵن گاڵتەت پێکەن بەڵێ خێزانەکەت پێویستی بەوەیە جار بەجار دەریکەیتە دەرەوە جوێیەکی پێ بگۆڕیت مادام شوێنەکە مەشروع و شوێنێکی حەڵاڵە تووشی گوناه نابن بەڵێ دەریکە تەرفیهی با ژیانێکی خۆش یعنی 30 ساڵێ 40 ساڵێ جاری وایە 20 ساڵێ لەگەڵ خێزانەکەت ئەژیت خوا گوناه نییە بەو خۆشیەتی نەپەڕێنی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەگەڵ خێزانیەتی پەڕانوە حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕاکردنی کردو لەگەڵ خێزانی خۆیە ئێستا تۆ لەگەڵ خێزانەکەی خۆتا لە پارکێکا ڕاکە لە شوێنێکا ڕاکە کاکە لە مەزرعەکەی خۆتانە باشە لە لادیەکەی خۆتانە هەر براکەی خۆتە لێ سێ ئەو سەرژنانیە ناکەی دەستی ئەم ژنەی گرتووە لە بەیانیەوە نەهاتۆتەوە وانی مەڕۆی هێشتا نانمان نەخواردووە هەروات پێڵن گاڵتەت پێکەن دایکە عایشە ڕەزای خوای لێ بێ فەرمیە جارێکیان لە سەفەرێکا بووین لەگەڵ سەحابەکان